من پێم وایە لە تەنیشت ئاڵای پیرۆزی کوردستان لە تەنیشت فەرماندەیە کە جێگەی شانازی هەموو ئینسانێکی ویژدان زیندووە. پێم وانییە تەڵقینی پێویست بێت، چونکە ئەوەی خوا داوای کرد ئاواژیە، دەستیان خۆش بێ مەراسیمەکەشیان هەر ئاوا بەڕێوە برد، بەڕاستی جێگەی دەستخۆشیە. ئەبێ من تەڵقینی بخوێنم بڵێم فەرماندە ئێستا دوو مەلایکە دێن پرسیارت لێ ئەکەن دەربارەی خوا، بەڵام دەی تۆ خواد ناسی، دەربارەی پێغەمبەر دەی تۆ لە ژیان تا پێغەمبەرت ناسی، دەربارەی قورئان دەی تۆ فەرماندەیەکی جێگەی شانازیت، دەربارەی براکانت، دەربارەی هاوڕێکانت، دەربارەی ئەو ئەفسەرانەی لە خواروی تۆوە بوون، ئەوانە براو خوشک و کەسوکار و دۆستی تۆ نەموو شایەتیت بۆ ئەدەن. لەو ڕۆژەی حاڵەتەکە ڕووی داوە لە هەموو پەیجەکان، لە هەموو سایتەکان، لە هەموو کەناڵە میدیایەکان، بەبینرا و بەنووسرا و بەبیستراوە شایەتی بۆ تۆ ئەدەن. ئەی پێغەمبەرە فەرمی هەر کەسێک صلی الله عليه وسلم 40 کەس نوێژی لەسەر بکە، شایەتی پیاوەتی و خواناسی و نەجیبزادەیی بۆ بدا بەسیەتی. ڕووەکەمە کەسوکارەکەی ئەڵێم ئێوە سەربەرزن، ڕووەکەمە سەرۆک پاڤڵ و جەنابی کاقوباد و مەکتەبی سیاسی ئەڵێم ئێوە سەربەرزن، فەرماندەیەک بە دۆست و دوژمن، بە دۆست و دوژمن شایەتی بۆ ئەدەن. ئەزان بۆ ئەڵێم دۆست و دوژمن، دۆستەکان شایەتی حەقی بۆ ئەدەن، دوژمنەکانیش پیاوی مردیان پێ خۆشەویستە، مرد بوو، دۆستی کوردستان بوو، خۆشەویستی هەمووان بوو، خواناس و دیندار بوو. ئەمە شایەتی خەڵکە. کەسێکم نەبینی لە کۆمنتێک خراپەی بڵێ، ئیتر من تەڵقین ئەبێ بۆ کەسێک بخوێنم بڵێم ئاوا بڵێم دەی تۆ لە ژیانە وتت سەربەرزانە وتت، هەمومان شایەتی پیاوەتی و مەردایەتیت بۆ ئەدەن. کەسەکانت سەربەرزن، کەسەکانت یەک بە یەکیان سەربەرزن، حزبەکەتت سەربەرزە، دۆستەکانت سەربەرزن، پێشمەرگەکانت هێزی کۆماندۆ سەربەرزە، و باقی هێزەکانی دیکەش ئاوا فەرماندەیەک هەبێ دۆست و دوژمن شایەتی بۆ بە شایەتی مەردایەتی و پیاوەتی. پێت بڵێم قەبر حەقە، دەی تۆ هەموو جارێگەوت هەتاوەکو لە ژیان نابم خەباتەکەم ئەو خوێنەی خۆم ئەبەخشام لە پێناو ئاڵای کوردستان و لە پێناو ئەم نیشتیمانە جوانەی کە ناوی کوردستانە و هەمومان شانازی پێوە ئەەکەین. بڕوات بە مردن هەبوو، بۆیە باش خۆت بۆ ئامادە کرد. لەبەرەوە تەڵقینی ناوێت، تەڵقین بۆ زیندوانە، بۆ مردووان نییە، ئەوە مەسیری هەمومانە. یەک بە یەکمان ئەبێ ئەو ڕێگەیە بگرین، بەس بەخوا جوانە ئاوا سەربەرزانە بمرین، ئاوا مەراسیمی گەورەمان بۆ بکرێ کە بینیم لەو وڵاتە چەند کەس نوێژی لەسەر کرد. ئەی تاقی بەیانی لە سلێمانی چی بۆ کرا، ئەی لە سەعادیەکەوە خەڵکی ئەو لێر چی بۆکەن. ئەمان هەموو شایەتی و هەموو تەڵقینن. من لەوە زیاتر کاتان ناگرم، هەموو لایەک هیلاکن، هەموو لایەک هیلاکن. لەبەرەوە بە خوێندنی عەشەرەیەک و خوێندنی سوورەتی فاتحە کۆتایی بە مەراسیمەکە دێم. بەیانی پرسەکەی لە مزگەوتی چەلیل خەیات لە هەولێر و دوو بەیانی لە ئەحمەدی حاجی عەلی لە سلێمانی بە پێوە ڕائەوەستین لە پێناوی ڕۆحێکی پاکی پڕ لە سەربەرزی.